ئەم کاتتان باش بەڕێزان، من ژینۆ محەممەدم لە کوردستان 24ەوە باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ 25 تەموزی 2022 13 ساڵ تێدەپەڕێت بەسەر دامەزراندنی بزوتنەوەی گۆڕاندا کە وەک یەکەمین هێزی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان لە کای سیاسیدا هاتەبوون و لەدایک بوو. کەواتە دەپرسین ئایا ئامانجی دروستبوونی بزوتنەوەی گۆڕان چی بوو؟ و بزوتنەوەی گۆڕان توانیوێتی دەست بەو پرەنسیپانەوە بگرێت کە لەسەری دامەزرا بوو لە ماوەی 13 ساڵی کارکردنی بزوتنەوەی گۆڕان کە هەموو ئۆپۆزیسیۆن کاری کردو و هەموو یەکێک لە هێزە بەشداربووەکان لە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان بەشدار بووە، کار و چالاکیەکانیان و بەشداریان بە تایبەت لە کابینەی حکوومەتدا چۆن هەڵدەسەنگێنن و دەنگێکی ناڕازی ماوەی چەند ساڵێک کە لە ناو بزوتنەوەی گۆڕاندا دروست بووە. ئایا بزوتنەوەی گۆڕان چه هەوڵێک یاخود چه هەنگاوێک دەنێت بە ئاراستەی ئاشکردنەوەی دەنگدەرە ناڕازیەکانی بەو ئاقارەی کە بتوانێت دۆخەکە لە ناو بزوتنەوەی گۆڕان و نێوخۆی بزوتنەوەی گۆڕان بەرەو باشتر ببات؟ ئەمانە و چەندان پرسیاری تر لەگەڵ بەڕێز بابەکر دڕێیی گۆڕانخواز و ڕۆشنبیر کە بەڕێزیان لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵمان ئامادەن. بەڕێز بابەکر، شەوتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. سەرەتا پیرۆزبایی یادی 13 ساڵی دامەزراندنی بزوتنەوەی گۆڕانتان لێ دەکەین. دواتر لەو پرسیارەوە دەست پێکەم لەگەڵ بەڕێزتا دەمانەوێت بزانین لە بنەمادا گۆڕان بۆچی دروست بوو و توانی ئامانجەکانی بپێکێت؟ بەڵێ، شەوتان باش، زۆر سپاس. ڕێزم هەیە بۆ ئێوە بۆ هەموو بینەرانی بەڕێز کە ساجویان لێمان و تەماشای بەرنامەکەکەن. سپاس و لەم کاتەدا بە بۆنەی دامەزرانی بزوتنەوەی گۆڕانەوە یاخود یادی دامەزرانی بزوتنەوەی گۆڕانەوە سڵاو نەرم بۆ گیانی ڕێبەری گەورەی بزوتنەوەکەمان کاک نۆشا موستەفا کە پیاوێکی مەزنی گەلەکەمانەوە توانی گۆڕانکاری گەورە بکات لە زەین و لە ڕوحیەتی خەڵکە پێش 13 ساڵێک و باس کرد جەنابەت و ڕۆڵش گەورەی بینیوە لە مەیدانی سیاسەتی کوردستانە. بێگومان حەقە هەمومان ڕێز لەو پیاوە گەورە بگرین و هەموو ئەوانەی کە لە گەلی کووردا دەوریان هەبووە ڕێزان لێ بگیرە. ئەوی شەچێکە لەو پیاوە گەورانی کە بەڕاستی لە فترەیەکی زمانی کەمە توانی حزبێکی سیاسی دروستکە کە لەناو ساحەی سیاسی کوردستانە ڕۆڵی گەورەی بینیوە. من سپاسانەکەم. بێگومان یعنی بزوتنەوەی گۆڕان هەوڵیدا بۆ هەندێک بەرنامەی سیاسی کە پێم وایە بەرنامەکان بۆ هەموو خەڵکی کوردستان و بۆ ئێوەش معلومە کە چی بوون. بەرنامەکان لە ئاستی ئابووری، لە ئاستی سیاسی، لە ئاستی کۆمەڵایەتی، لە هەموو ئاستەکانی ژیانی کۆمەلگادا بزوتنەوەی گۆڕان بەرنامەی هەبوو. بەرنامەکانی خۆی پێشکەش کرد بە حزبە سیاسەکانی کوردستان و بە ڕەهبەری حزبەکان. لە فترەی 13 ساڵی ڕابردووە کاری بۆ کردووە و بە لە قۆناغی جیاوازە بێگومان کارەکانی معلومەوە لە بەشێکیە توانیوێتی جێپەنجە و یاخۆ مۆری خۆی لە ناو ساحەی سیاسی کوردیا بدات و لە بەشێکیە بێگومان سەرکەوتوو نەبووە. ئەوەی کە کەواتە توانیوێتی ئامانجەکەی بپێکێت یاخود مۆری بزوتنەوەی گۆڕانە بەڵێ تێنەگەشتم ببوورە. توانیوێتی ئامانجەکەی بپێکێت یاخود نا بزوتنەوەی گۆڕان؟ نەخێر، ئێمە لە پرۆسەیەکە ئاژین. ینی ئەوە پرسیارێکە ڕەنگە پرسیارێکی ناتەواو بێت لە پرسیارکردن لە حزبێکی سیاسی. ئەخۆ ئایا ئامانجی خۆی گەشتەویانە ئەگەر لە پارتی بپرسی ئەڵێ نەخێر، ئەگەر لە یەکێتی بپرسی نەخێر، ئەگەر لە حزبی ئەمباری بریتانی بپرسی ئەڵێ نەخێر یاڵێ بڵێ وەکو ئۆپۆزیسیۆن لەدایک بوو کە کۆمەڵێکی زۆر لە خەڵکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەو بزوتنەوە حرەکەیە بوون و پەیامی بزوتنەوەی گۆڕان جیاواز بوو لە پەیامی پارتە سیاسەکانی دیکە لە هەرێمی کوردستان. ئەم پرسیارم لەوە سەرچاواکرێ، ئایا بزوتنەوەی گۆڕان توانیوێتی لە ماوەی 13 ساڵی کارکردنیدا دەست بگرێت بەو پرەنسیپانەوەی کە بزوتنەوەکەی لەسەر دامەزراوە، ئایا توانیوێتی ئەو ئامانجە بپێکێت کە بزوتنەوەکەی لەسەر بەدی هاتۆ دروست بووە؟ بەڵێ، بۆ پرەنسیپەکان بڵێ، بە بڕای من دەستی بە پرەنسیپەکانی خۆی گرتووە و بەتونی دەستی پێوە گرتووە. لە ڕووی تاکتیکەوە نەخێر هەندێک کەم و کوڕی و غەڵەتی هەیە کە من ئەتوانم باسی کەم، بەڵام ڕێگام پێ بدەن تۆزە بە چەند دقەیەک لەسەر گۆڕان قسە بکەم. من حەقمە کە داوەت کراوە قسەکانی خۆم بکەم لە پێشە. بە بڕای من بزوتنەوەی گۆڕان یاخود بە بڕای خەڵکی تریش بزوتنەوەی گۆڕان لە کاتێکا پێیا بوو کە ناومێدێکی زۆر لە ناو خەڵکی کوردستانە هەبوو بە بەرامبەر بە حیزبە سیاسەکانی تری کوردستان لە ساڵانی 2003 و 2004 دوای ڕوخانی سەدام بێئومێدێک هەبوو کە خەڵک بەرامبەرێکی پارتی زۆر بێئومێد و هەستیانە کرد کە ئەبێ بەتاڵایەکی سیاسی پڕ بکرێتەوە. گۆڕان توانی ئەم بەتاڵی سیاسە پڕکاتەوە و هات بە بەرنامەیەکی تازەوە هەوڵیدا کە ئومێدێکی نوێ ببەخشە بە خەڵکی کوردستان. ئەمە یەکەم. گۆڕان توانی لە فترەیەکی کەمە لە مەودایەکی زمانی کەمە کاستی سیاسی کوردستان بشکێنە. کاستی سیاسی بۆ معنای کە
طبقەیەکی سیاسی لە یەکێتی و پارتی یاخود لە جەلالی و مەلای لە کوردستان حاکم بوون ئەم طبقە سیاسی نانێش کەسی کە بێتە ناو مەیدانی سیاسیەوە گۆڕان توانی ئەو کاستە بشکێنێ و حیزبێکی سیاسی وەکو جوڵانەوەیەکی سیاسی تازە بێتە پێشەوە و ئەمەی توانی بیکە و لە هەمان ڕێگاوە توانی سەدان یاخود بڵێم هەزاران کەس بێتە ناو مەیدانی سیاسەتەوە و دەیان و زۆر خەڵکی هەژارانی هێنا ناو پرۆسی سیاسیەوە وەک پەرلەمانتار وەکو وەزیر وەکو کارمەندی دەوڵەت کە پێشتر ئەمانە قەدەغە بوو بۆ خەڵکی تری وڵات بۆ خەڵکی تری کوردستان کە جگە لە یەکێتی و پارتی کەس بێتە ناو مەجالی سیاسەتەوە. گۆڕان کارێکی لەوە گەورەتری کردووە کە فەلسفەی سیاسی کوردستان کە فەلسفەیەک بوو هەر واجب محور بوو هەبووە خەڵک هەربی لەوە بکاتەوە کە واجبەکەی چییە؟ واجبەکەی تۆ پیانەوتی بڕۆ بۆ شەڕی حکوومەتی بەعس بڕۆ بۆ شەڕی فلان وڵات بۆ شەڕی فلان وڵات یاخود فلان شت بکە ینی ئینسانەکانی وڵاتە تەنها واجبیان پێ ئەسپێردا حەقیان نەبوو داوای مافەکانی خۆیان بکەن. گۆڕان بە قوڵی ئەم مەسەلەی گۆڕیکە و هەوڵیدا کە مەسەلەی مافەکانی ئینسان مافەکانی هاوڵاتیش بچەسپێن لە بەرامبەر یەکێتی و پارتیاوە ئەمە ئێستا لە کوردستانە بۆتە حاڵەتێکی ئاسایی. گۆڕان توانی یاخود ڕەهبەری گۆڕان توانی مەسەلەی خزمێنە و مەسەلەی ئەوەی ئایلەیەکی سیاسی دەست بگرێت بە حیزبی سیاسی ئەوەی نەهێشت هیچ کەس ئیجازە بدە هیچ کەس لە خزم و کەسەکانی کاکنۆشیوان و لە هاوڕێکۆنەکانی خۆشی نهاتنە ناو دەسەڵاتی سیاسی و نهاتنە ناو حیزبەکەەوە بۆی کە تۆڕی بکەن. ئەمە شتی تازە بوو لە کوردستانە. من باسی فترەی سیان ساڵی ڕابردووەکەم بەڵام ئەوەی کە ئێستا ئایا پرەنسیپەکانی پاراستۆ نەخێر بێگومانی ینی پرەنسیپەکانی پاراستۆ بەڵام دەڕووی تاکتیک و سیاسەتەوە بێگومان گۆڕان تووشی کەمکورتی بووە تووشی غەڵەت بووە تووشی لادان بووە و تووشی لێکراوە لە ڕووی سیاسیەوە کە بەداخەوە بەڕێز بابەکرد کەواتە لێرە دا و پرسیارە دروستە بێت چی وای کردووە کە بزوتنەوەی گۆڕان تووشی کەمکورتی و لادان بێت لە پرۆسەی سیاسیدا؟ بەڵێ دووشت دوای کردووە کە بزوتنەوەی گۆڕان تووشی لادان و کەمکورتی بێت. بەشێکیان زەخت و فشار و گوشاری زیاد لە حەد و ناڕەوای حیزبەکانی بەرامبەرمان کە ڕکەبەرمان بوون یەکێتی و پارتی کاتی کوردستان هەم عالەمەزانێکی بەرامبەر گۆڕان کردووە. سەرۆکی پەرلەمانی دەرکردین پەرلەمانتارەکانی ئەزێت داین فلان ئەمانە حکایەتێکە کە ڕەگە پێز ناکەم بڵێمەوە. یەکێتی لە فترەی کە ئێمە لە ئیشپانە کرد دەیان کە سەدان کەس لە هاوڕەکانی ئەمەی بێنان کرد دەری کردن لە پۆستەکانی خۆیان ئەزێتیان گرتنی و هەرچی بۆیان کرا لەگەڵ ناحەزەکانی ئێمە ڕێکەوتن لەملاو لەولاوە هەوڵیاندا کە حیزبی تری سیاسی وڵاتەکە دروستکەن بۆی کە گۆڕان لاوازکەن هاتنە سەرمان بۆ گردەکە ویسیان تەلەڤیزیۆنەکە بسووتێنن ئەمە ببوورێ ئەمە بەشێک کە پەیوەندی هەیە بە دەرەوەی خۆمانەوە بەناوەی خۆمانەوە بەڵێ ئێمە خۆمان کەمکورتیمان هەبووە نەمانتوانی باش دۆخەکە بخوێنین نەمانتوانی ڕکەبەرەکان بخوێنن نەمانتوانی ساحەی سیاسی بە باش تەحلیل کەین متمانەمان کرد بە یەکێتی و پارتی کە لە حکوومەتەکە بەشداریمان کرد کە وەمانزانی ئەوان هەوڵەدەن چاکسازی کە بەڵام بەداخۆ چاکسازەکانیان نەکرد و هەوڵیاندا کە لە نیوە ڕێگا بوەستن بە بەهانەی جۆرا و جۆری ئەوەی کە بینی یەکێتی و پارتی بڵێ. بەڕێز بابەکر ئێستا بزوتنەوەی گۆڕان یەکێکە لەو هێزە سەرەکیانەی کە بەشدارە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و چەندان وەزیر و کاربەدەستان هەیە لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کەواتە ئێستا بزوتنەوەی گۆڕان لەم کاتەدا بەهێزە یاخود لاوازە؟ بێگومان بزوتنەوەی گۆڕان هەموو قوربانیەکی دا بۆ ئەوەی کە لە حکوومەت بەشدار بێ حکوومەتەکە ڕاگرێت کە حکوومەت لە تەنگانا بوو لە کابینەی پێشووترەوە کە لە کابینەی کاک نێچیروان بەرزانیەوە و هەوڵیدا یعنی کە لە حکوومەتەکە بەشدار بێت و ئەو باری قورسی حکوومەت بخاتە کۆڵی خۆشی بەو متمانەی یاخود بەو حجەیە بۆ بەهانەیە کە حکوومەتە چاکسازی ئەکا بەداخەوە چاکسازیان نەکرد و لەوە ناچی بشیکەن لەوە ناچێت یەکێتی پارتی قەت چاکسازیکەن خۆیان بازەکەن کە پیان ناکرێت خۆیان دەڵێن وڵاتەکەمان بێکارە بە خۆیان دەڵێن 9 ملیۆن مۆلیدەی کارەبای هەیە خۆیان دەڵێن ئاو بەش ناکەن خۆیان دەڵێن ئێمە بێکەسین ینی ئێستا گۆڕان باجی چونە حکوومەتەکەی داوە بێگومان لاواز بووە خەڵکی دوورکەوتەوە خەڵک لێ تەریوەتەوە ئەمە بێگومان بەشێکی ئەساسیە لە لاوازبوونی گۆڕان بەڵام گۆڕان ئەمە یاخود ڕەهبەری ئێستا گۆڕانەوە بۆ تەحملەکە بێ لە برادرانی ڕەهبەری گۆڕان بپرسی بۆچی بە تەحملەکە بۆچی ئامادەیە ئەم باجە قورسە بدا ئەم کۆڵە قورسە هەڵگرێ بۆ ئەوەی کە لە حکوومەتە بەشداری بکات و بمێنێتەوە کە لە کاتەکە دەستکەوتەکانی خەڵک دەستکەوتەکانی بزوتنەوەکە دەستکەوتی خەڵک زۆر کەمتر بوو لەوەی کە بەڵام تۆ باس لەواکەی گۆڕان قوربانی داوە بۆ ئەوەی بچێتە
ناو حکوومەتەوە و بارێکی قورسی هەڵگرتووە بۆچی دەبێت ئێستا کە ئەڵەی گۆڕان باجەدا لە ناو حکوومەتدا ئەو باجەجیە کە گۆڕانیدا لە ناو حکوومەتدا و بەشێک لە هەڵسوراوان و دەنگانی ناڕازی لە ناو بزوتنەوەی گۆڕاندا ڕەنگە هەرەمە بەشێک بێ لە نیگەرانەکانیان کە دوورکەوتونەوە لە بزوتنەوەی گۆڕان کە دواترەوە دەبێتە پرسیارێکی سەرەکیم بۆ بەڕێستان بزانین چی دەکرێت بۆ دەنگە ناڕازیەکان بۆچی بزوتنەوەی گۆڕان باجەدا لە حکوومەتدا ئایا هیچ کارتێکی تر یاخود ئەگەرێکی تر لەبەردەم بزوتنەوەی گۆڕاندا کراوە نییە؟ بێگومان کراوەیە بێگومان وەکووتم ژیانی سیاسی بەگشتی پرۆسێ ینی عملیە ینی کارێکە بەردەوامە ژیانی حزبی سیاسی ژیانی پرۆسەیەکە لە وەکو ڕووبارێکە ئەڕوات ئەشێ لە شوێنەکە بوەستێ لە شوێنەکە سەدی لە بەرا بکرێت لە شوێنەکە بە قەلاقێکی ترا بڕوا بەلایەکی ترا بڕوا ژیانی حزبی سیاسی پرۆسەیەکی بەردەوام ئەم پرۆسەیە ئێستا لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامە کە زۆرمان پێ ناڕازینەوە بە وتومانە بە عەلەنی وتومانە کە هەندێکمان ناڕازی لەوە و دەنجی خۆمان بەرز کردوێتەوە کە وتمان ئەی برادەران ینی خۆ معارەزە بوون عیبە نییە ئینسان ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەرێکێتی و پارتی دوو حزبی ڕەسەن و ئەسیل بن ئەبێ پێیان خۆش بێ معارەزەیەک هەبێت لە کوردستانەکە بەرامبەر بە ئەوان قسەی جدی بکات و ڕەخنە و پێشدیاریان باتێ بۆی خوان چاکەن بەڵام بەداخە ئەوانیش پێیان خۆشە هەموو ئەوانەی کە دەنگێکی ناڕەزایەتیان هەیە بەرامبەر ئەوان بچن لەگەڵیان لە حکوومەتەکە بن بۆی بێدەنگ و سکوت کەن ینی حەق سکوت دەدەن بە حیزبەکانی حەق سکوت ئەوەی کە وەزیرێک هەبێ دوو وەزیرت هەبێت لەگەڵ ما بەشدار بە تۆش قسەمەکە بەرامبەر بە ئێمە باسی دەنگی ناڕازیەکەی لە ناو بزوتنەوەی گۆڕاندا وا قسەکەی کە بەڕێزی شتێکێکی لەو دەنگە ناڕازیانە کەواتە وەڵامی بزوتنەوەی گۆڕان چییە بۆ دەنگە ناڕازیەکانی بۆ ئەو دەنگانی کە ئێستا دوورکەوتنەوە لە بزوتنەوەی گۆڕان و بۆ خۆتان نەزانن لە هەڵبژاردننی کوردستاندا لەم خولەدا و لە هەڵبژاردننی عێراقیشدا گۆڕان شکستێکی گەورەی هێنا لە ڕووی دەنگ دەرەوانێ وەڵامی بزوتنەوەی گۆڕان چییە بۆ دەنگە ناڕازیەکان لە ناو نێوخۆی بزوتنەوەکەدا وەڵامی بزوتنەوەی گۆڕان ڕاستەکەی ئەبێت لە برادەرانی تر بپرسی کە دەسەڵاتدارن و بڕیاریان لایە من بڕیارم لانێ من هاوڵاتێکی سادە بەڵام هیچ وەڵامێکتان وەرنەگرتووە ئێوە چی جوابێکی ئێوە ئەدەنەوە کاک بابەکر ناکرێت هەر ئاوا بەبێ دەنگی بزوتنەوەی گۆڕان بەرامبەر دەنگە ناڕازیەکانی دەبێتەوە قەرارە بەڵێ گۆڕان بە شێوەیەکی ئوسوڵی خەریکی ئەوەیە کە کۆنفرانس بکە لە کۆنفرانسا ئەم قسە باسانە ئەکرێ خۆتان نەزان حیزب سیاسی ناکرێت لە شەو ڕۆژەکە قەرار بات چیەکە ینی بە بڕای من ئەکرێ بەڵام بۆ هاوڕەکان تر پیان وایە ئەبێت لە پرۆسەیەکی نەرمونیان و ئاساییە بە شێوەیەکی ئاسایی ئەم پرۆسەی بڕوا ئەو برادرانە پیان خۆشە لە حکوومەت بمێنەوە بێگومانی برادرانی ئێمە پیان خۆشە لە حکوومەت بمێنەوە ئەوە لە ئەنگرانی حکوومەت پیان وایە کە بێ بە هێواشی لەسەر خۆ کارەکان بکرێت لە کۆنفرانسێکە لەوێشە کاری بۆکن کە بمێنەوە ئەنی فەلسەفەی سیاسی ئەوان وایە کە پیان وایە ئەم باجا بێ هەر بدرێت و ینی پیان وایە معارەزە بوون عیبەیە معارەزە بوون شکستە معارەزە بوون ئەخورێت ینی گورگە خواکە لە دەرەوەی حکوومەت بیت و پیان وانێ وڵاتانی ئەوروپا معارەزە بوونی شەرەفە ینی ئینسان بە شەرەف و کەرامەتەوە خۆی ڕەخنەکانی خۆ بگرێ حکوومەتەکەی خۆت حکوومەتی وڵاتەکەی خۆت پەرلەمانەکەی خۆت وڵاتەکەی خۆت بەهێز بکەی ینی شێت لە ڕێگای ڕەخنە و سەرنج و بۆچوون و بەرنامەی جیاوازەوە بەهێزی پێمە لە وڵاتانی دنیادا ئەمە شتێکی زۆر مۆدێر و زۆر معقولە ینی کەواتە بە قسەکانی بەڕێزت بێ ئێستا بزوتنەوەی گۆڕان دوو بەرەیەکە لەگەڵ حکوومەتایە و بەرەیەک دژ و ناڕازیە من ناتوانم باسێکم دوو بەرێ ینی پێم وایە لەناو خەڵکێکێ ناڕازیە و بەڵێ ینی ئەکرێوای تەفسیر بکەیت ئەکرێوە خەڵکێکی بێگومان خەڵکێکی زۆر لەناو گۆڕانە گۆڕان خوازەکانی پێشوو ئێستا گردەکە خەڵکێکی زۆر هەیە لە ئەنگلیەوەی کە لە حکومەت بێنە دەرەوە بێگومان ینی ئەمە ڕێیەکی زۆر بەهێزە لەناو بزوتنەوەی گۆڕانە ئەم ڕێیە تازە نییە ئەم ڕێیە لە ئەوڵەوە هەبووە لە سەرەتاوە خەڵکانێکە بوون لە هاوڕەکانی ئێمە کە پیانوا بۆ هاتنە حکوومەت گۆڕان لاوازەکە و دەستکەوتیشی نابێ بۆ خەڵک ینی مۆزۆکە دوولایانەیە یەکلایانە نییە هەم دەستکەوتی نابێت بۆ خەڵکی کوردستان هەمیش گۆڕان لاوازە بێ ینی دوو زەرمان لێکەوێت ئێستا دوو زەرەکەمان لێکەوت هەردوو زیانەکەمان باشە کاک بابەکر بەڵام لە سێمین ساڵیادی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو وەزیرە بەڕێزانەی کە گۆڕان و لە کابینەکەدا بەشدارن باسییان لەو کار و چالاکیانە کرد لەو ئیشانە کرد کە خزمەتە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر بە باشی و بە شانازی و باسییانە کرد کە وەکو گۆڕان بەشدار و ئیشی خۆشیان کردووە و ئەرکی خۆیان بەجێهێناوە ینی ئەمە چۆن یەکەگرێتەوە لەگەڵ دەنگە ناڕازیەکانی بزوتنەوەی گۆڕان بەڵێ یەکەگرێتەوە زۆر باش من خۆشم لە حکوومەت بووم کاری زۆر باشیشم کردەوە بە بەڵگەوە ینی و حکوومەت ڕێگر نییە لە کاری باش بۆ هەندێک کار ینی بۆ هەندێک کاری مەسەرەن تۆ وەزیری خزمەت دەکا و
مدیر عامی خزمەت دەکات جێگری وەزیری خزمەت دەکات حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانە ڕێگر نییە بەڵام ئەساسی مەسەلەکە شتی ترە ئەساسی مەسەلەکە کاک بابەکر پێم خۆشە لێرە زۆر بەڕاشکاوانە ئێرانە پەیوەندەکانی ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقیە بەڵێ ئەوەنێ قسەت بۆکەم وتم ینی شتە فەرعیەکان شتە بچووکەکان هێڵراوەتەوە بۆ وەزیرەکان و بۆ بەڕێوەبەرە گشتیەکان ئەو شتانی کە هەموو وڵاتێک خزمەتی پێکرێ هەموو کەسێک دەتوانێت خزمەتکە بەڵام شتە ئاساسیەکان بەدەست دەسەڵاتدارانی کوردستانەوەیە پەیوەندی لەگەڵ تورکیا پەیوەندی لەگەڵ ئێران پەیوەندی لەگەڵ حکوومەتی عێراقی مەسەلەی نەوت مەسەلەی غاز مەسەلەی قانون نەوت و غاز مەسەلەی ئازادی سیاسی مەسەلەی گرتن و سزادانی ڕۆژنامەوانانی کوردستان مەسەلەی شەفافیت مەسەلەی لابردنی گەندەڵی ئەمانە بەدەست وەزیرەکانی گۆڕان نییە ئەوانە کەس جوابی وەزیرەکانی گۆڕان و وەزیرەکانی یەکێتی وەزیرەکانی پارتیش ناداتەوە ئەمانە بە بڕیاری تر ئەکرێت کە ئەبێ لە بینی یەکێتی و پارتی و گۆڕانیشا بکرێ بەتابەتی یەکێتی و پارتی ئەوان کە بەدەسەڵاتیان بەدەستەوە ئەوان خۆی قراری ئەساسی و ڕیشەی بدەن کە ئەمانە چاکسازی تیا بکەن و بیکەن یاخۆ ڕێ بکەون کە ئەمانە نەهێڵنە کوردستانە بەڵام کاک بابەکر وەزارەتی دارایی بە حوجەیەک وەزارەتی دارایی جێگری سەرۆکی هەرێمی کوردستان ئەمانە هەمووی پۆستی سیادین و بەرکەوتەی بزوتنەوەی گۆڕانەوە بەشداریشن بۆ خۆتان نەزانن کە وەزیری دارایی ڕۆڵێکی کارای هەیە لەناو کابینەکەیە و زۆر بە شەفافانە قساکە وەکو خۆی هەندێک کات لە میدیاکانەوە باسی لێ کات. بەڵێ ئەیکات یعنی بەڵامی تر خۆ دەکرێت منیش معلوماتم لا بێت یعنی زانیاریمان هەیە خۆ لە وەزەکەمان ئەگەداری نێمە کە چیە لەنا حکوومەتە و شتەکان چۆنی ئەڕوا و دەسەڵاتی وەزیرەکان چۆنیە و دەسەڵاتی فعلی و بەکردەوەی وەزارەتی دارایی لەکوێ وەزارەتی نەوت لەکوێ ئەوەی کە نەوت دەفرۆشێت چۆن نەکرێت چۆن نەفرۆشێ یاخود لیژنەی نەوت و گاز چۆنی دارە ئەکرێ ئەمانە هەمووی لە واضح نییە ئەمانەی ڕوون نییە بەڕاستی یانەوەی کە جەناب تەوێت بە من بڵێ کە وەزیری دارایی دەسەڵاتی تەواوی هەیە بەدڵنیایەوە قناعەتم بەو قسەیە نییە و ڕێزم ێ بۆ جەنابتان و بۆ بینەرانی بەڕێزیشکە ئەو مەسەلەیە ئەسڵ ئەساسی نییە. سپاس دەکەم کاک بابەکر من هەڵبەت لە چوارچێوەی کاری ڕۆژنامەوانەیە پرسیارەکان ئاراستەی بەڕێستانەکەم و ئەوەی کە وەزیری دارایی دەسەڵاتی تەواوەتی هەبێت یاخودنا ئەوەی کە جۆمان لێ بۆ ئێمە لە میدیاکانەوە ئێگەێنین بە بەڕێستان بابێمە سەر پرسێکی دیکەی پەیوەست بە بزوتنەوەی گۆڕانەوە کە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوو لەم خولەدا بۆچی بزوتنەوەی گۆڕان هیچ دەنگێکی نەهێنا لەو هەڵبژاردنە کە ئەمەش نیگەرانەکانی زیاد کرد لە ناوخۆی بزوتنەوە کە هیچ کورسێکی بەدەست نەهێنا دەنگەکانی نەگەیشتە و ئاستە بتوانێت ببێتە خاوەنی کورسی لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا. بەڵێ وڵا بێگومان پرسیارێکی جددیە و ئەو پرسیارە ئەبێ لە برادرانی ڕەهبەری بزوتنەوەی گۆڕانی بکەین کە پێمان وتون پێشتر ینی ئێمە بە برادرانی دەسەڵاتداری گۆڕانمان وتووە کە مشوری خۆتان بخۆن لە 2010 پێمان وتون لەوەی جەناب باسێکە 2022 ینی یا 2021 کە سێ چوار ساڵ دوای ئەوە ڕوویداوە پێمان وتم بەنامە ڕسمی وتمانەکە کە مشوری خۆتان بخۆن مشوری حرەکە بخۆن کە ئێمە دەنگ ناهێنین تەمان وەڵامی ئێمان نەداوەتەوە نامەکارمان ناوە بە بەڵگەوە شتەکارمان ناوە ینی هەر من نا دایان کەستری وەکو من پێمان وتون بە ڕسمی کە جوڵانەوەکەمان وەزی باش نییە جوانی ڕانەگرتوین واتە چەند ساڵێک پێش ئێستا کاک بابەکر ئێوە زانیوتانە بەڕێز بابەکر چەند ساڵێک پێش ئێستا ئێوە زانیوتانە کە بزوتنەوەی گۆڕان بەم ئاقارە داوە بەم دۆخەی ئێستا ئاگات بەڵێ بەدڵنیاییەوە بەڵگەکانمان هەیە ناوەکانمان هەیە کەسەکان ماون شکور هەمویان زیندون کە بە ڕەهبەری ئێستای گۆڕانمان وتۆ کە وەزمان باش نییە مشوری خۆتان بخۆن کە وایە ینی خوێندنەوەی ئێمە بۆ شەقام وا بوو کە دەنجی گۆڕان بەشێکی بەهۆی بەرزایی لە حکوومەتەوە بەشێکی بەهۆی کە مشهور لە خواردنی قیادەکە نەبوونی زۆرمان وتووە مەقالەمان نووسیوە شتمان نووسیوە هیچ عاتفێک بۆ جەماوەرەکەمان نەماوە هیچ عاتفێک بۆ کادرەکان نەماوە هیچ خۆشەویستێک نییە لە بینی برادەرەکانمانە ئەمانە تەبەن وەریان نەگر لێ ئێمە ئەمە بەشێکی تریشی زەختی یەکێتی و پارتی و فشاری جۆرا جۆرێم حیزبانە ئەمەش بەشێکی تری بووە و هەروە منیش ئەپرسم ینی بڵێن کە ئێمە دەنگمان کەمی کردو خۆی یەکێتی و پارتیش 700 دەنگ کەمیان کردووە ینی 700 نزیکەی ملیۆن دەنگ یەکێتی و پارتی کەمی کردو خوا بێ ئەم پرسیارە بکەین هەموو حیزبەکانی کوردستان دەنگیان کەمی کردووە ینی مۆزۆکەوە نێ بڵێ گۆڕان تایبەت بە گۆڕان بێ گۆڕان دەنگی کەمی کردووە لە انتخاباتی عێراق بڵێنێ پێشتر 5-6 کورسیمانە بۆ نەمانماوە بێگومان تەزویریشە بۆ لە ساحەکە بەدڵنیاییەوە تەزویریشە بووە بەدڵنیاییەوە ئەمە هیچ گومانی تیانە بۆ حیزبی تر کراوە بۆ یەکێتی کراوە بۆ پارتی کراوەمانە هەمووی زۆر باشە بەر لەوەی پرسیاری هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکەم کە ئێستا لە سەروبەندی ئامادەکارین بۆ هەڵبژاردن دەمەوێتەوە بپرسم زۆر باز لە ڕابەری ئێستای بزوتنەوەی گۆڕانەکەی دەمەوێت بزانین
ئێستا چی ڕابەری بزوتنەوەی گۆڕانە چونکە بۆ خۆتان نەزان لە ماوەکانی ڕابردوودا بەڕێز عومەری سەیعەلی وەکو ڕێخەری گشتی دەستی لە کار کێشایەوە ئایا ئێستا شەر ئەو کارەکان بەڕێوە دەبات جواتی گشتیە خانەی ڕاپەڕاندنە چی ڕابەری گۆڕانە؟ ئێستا هەر جواتی نیشتیمانی و ئەو برادرانی کە پێشتر بابرێتەوە ماونەتەوە و وەکو بڵێ حکوومەتێکی انتقالی یاخود کاربڕێکەرە بۆ کۆنفرانس تا کۆنفرانسە جیران برادرانە کارەکانەکەن و هەوڵەدەن کە کارەکانی بزوتنەوەکە بە شێوەیەکی ڕۆتینی بڕوات ئەو برادرانەی کە دەستانە کار کێشا بۆ هەندێکان ماونەتەوە خانە ڕاپەڕاندنی کۆن لەگەڵ هەندێک برادرانی تری جواتی نیشتیمانی جواتی گشتی پێکەوە کارەکانەکەن و کارەکان چییە تۆ کە بەتەمانەبی جەماوەر کۆکەیتەوە کە بەتەمانەبی حملەیەکی ئەلامی بە قووەت کەی دژی ئەو دۆخی کە لە کوردستان هەیە کە نەتەوێت گۆڕانکاری بکەیت کە نەتەوێت خەونت نەمابێ وەکو نۆشە مستەفا کاک نۆشە مستەفا خەونی هەبوو بۆ وڵاتە خەونی گۆڕانکاری هەبوو نییە لەسەر ئەم دۆخی لە وڵاتە هەیە تۆ من پێم وایە لەم دۆخی ئێستا خەونێکی بەهێزی نەماوە نەخێر گۆڕان لە حاڵاتێکی سەباتایە لە حاڵاتێکی سەباتە لە حاڵاتێکی نووسنایە ئەبێ خۆی ئامادە بکاتەوە بێ خۆی زیندوو بکاتەوە بەڕێز بابەکرد وەکو دەنگێکی ناڕازی ئامادەی بەشداری کۆنفرانسی بزوتنەوەی گۆڕان بکەی یا خودنا من تەماشای زروفی ئەو کاتە ئەەکەم تەماشای زروفەکە ئەەکەم بزانم ئایا ئومێدێکی لێ ئەخوێنرێتەوە کە ئەم کۆنفرانسە بتوانێت خەونە دروستکاتەوە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستانیانە ئەگەر زانیم تەسەوور بکەم کۆنفرانسە توانێت خەونە دروستکاتەوە و ڕەهبەرێکی معقول دروستکاتەوە بۆ حرەکەکە بێت دڵنیاییەوە بەشداری تیاکەم بە دڵنیاییەوە قسەی تیاکەم هیچ هەوڵێک درراوە هیچ کارێک کراوە بۆی دەنگە ناڕازیەکان کۆ بکرێتەوانێت چونکە کاتی کۆنفرانس نزیکەوە ئیشی بۆ کرێت لەلایەن بزوتنەوەی گۆڕانەوە هەستەکەم هەندێک کەوڵ درراوە بەڵێ هەستەکەم هەندێک هەوڵ دەدرێت بۆ کۆکردنەوە یاخود بۆ ئاشکردنەوەی دەنگە ناڕازیەکان هەستەکەم بەڵێ و لەو دەنگانەشم بینی و ئەوانیش هەندێک تەعاتوفیان هەیە بۆی کە گۆڕان هەستێتەوە گۆڕان نەمرێ گۆڕان بێتەوە سەر پێی خۆی جۆرێک لە سۆز و خۆشەویستی هەیە بۆ کاک نۆشیروان بەتایبەتی و بۆ دۆخی گەلەکەمان بەگشتی ینی بۆ ئەوەی کە جوڵانەوەیکی سیاسی جددی کە پیاوێکی گەورەی و کاک نۆشە مستەفا ڕەهبەر و قایدی بووە ئەم جوڵانەوەی نەمرێ و زیاتر لەوە خەوی لێ نەکەوێت و هەستێتەوە بۆ سەر پێیەکانی خۆی بتوانێت لە پرۆسی سیاسی وڵاتەکە بەشداری جددی بکە لە قسەکان تا زۆر تەکید لەسەر خزمەتی گشتیەکەیتەوە باسی دۆخی گەلەکەی باسی هاوڵاتیانەکەی کە بۆ خۆشت ئاماژەداتەوە بۆ ماوەی چەند ساڵێک لە بەشداریت کرد لە کابینەی حکوومەتدا و پۆستێکت هەبوو بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری سلێمانی بووی کاری باشتان کردووە بەڵام قسەکە لەسەر ئەوەیە ئایا بە هاتنە دەرەوەی بزوتنەوەی گۆڕان لە ناو حکوومەت و بەستنی کۆنفرانس گۆڕان دەتوانێت خەونی دەنگە ناڕازیەکان بەدیبێنێتەوە یاخود ئەوەی کە هاوڵاتیان ئێستا ڕوویگلەیەکانیان دەکەنە بزوتنەوەی گۆڕان دەڵێن هیچ جیاوازیەکی نەبوو بزوتنەوەی گۆڕان ئەوەی کە ئێمە هەوڵمان بۆدا و ئەو پەیامەی کە هەیبوو وا دەرنەچوو ئەمە ڕێک قسەی هاوڵاتیانە بۆ جەنابتان یەگوازبەوە دڵنیاشم بۆ خۆتان ڕۆژانە سەدان جار و هەزاران جار بەرکەوتەی ئەم جۆرە لە قسە نابن بێگومان ئەشێت ینی حزبی سیاسی بیر لەوە بکاتەوە کە دەستکەوتی هەبێ بۆ خەڵک بۆ خەڵکی وڵاتەکەی حزبی سیاسی ئامرازە بەدەستی خەڵکەوە ئەگەر ئەم حزبەی ئێمە بتوانێت لە حکوومەتی یاڕێمی کوردستانە دەستکەوتەکانی یاخود بەڕامەکانی پێشتر کە باسی کردووە جایتر 25 خاڵیەکەیە 20 خاڵیە نازانم ئەوەی کە لەگەڵ کۆمەڵی ئیسلامی یەکگرتووە پێشکەشمان کردو ئەمانە کامیان جێبەجێ کراوە ئەلەوە سەلەن ئەوە زۆر باشە کەوانە هیچی نەکراوە بە قسەمان ناکەن جۆمان ڕناگرن بە بەهانەی جیاوازەوە تۆ بۆ خەڵکیش لە دەست بچێت ینی خەڵک لێ جەماوەرەکەش بڕوات و دەستکەوتیش نەبێت تۆ وەر لەگەڵ جەماوەرەکە تا قسە بکە لەگەڵ جەماوەری خۆتە ئاش بەرەوە لەگەڵ جەماوەری خۆتان نزیک بەرەوە فشار لە حکوومەتەکە کەی باشکەم چێڵ ئەوە باشترین ینی ئەوە ڕێگایکی باشترە لەوەی کە تۆ لەوێ خۆت زیندانی کردووی چیش بە قسە ناکەن بێتە دەرەوە لەم لاوەڕەنگە بە قسەش بکەن و بەڕێز بابەکرد زۆر بە کورتی وەڵامم بەرەوە زۆر بە کورتی وەڵامە بەرەوە سوپاس دەکەم گۆڕان بەم دۆخەی ئێستایەوە بەشداری لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا بکات بە چ دەردێگەڕوە یاخود بە چ ئاقارێکە چاوەڕێی ئەواکەن کورسی بەدەست بهێنن یاخود بە دەردی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڕوات زۆر بە کورتی سوپاس دەکەم بەگشتی قسە بکەم یان دۆخی سیاسی حزب یاخود وڵاتێک یاخود کەساتی سیاسی زۆر تووشی مفاجئەی تایە من ئەو مفاجئە ناتوان پێشبینی کەمێن چی شتێک ڕوو ئەدا بەڵام بەگشتی بەم دۆخی ئێستاەوە نەخێر باش نییە و ئەبێ خۆی ئامادەکە بە تەواوی لە کۆنفرانسا خۆی ساخکاتەوە ڕەهبەرێکی باش هەڵبژێرێ و بتوانێت کە مواجهەی یاخود ڕوبەڕووی دۆخی تازەی وڵاتەکە بێتەوە بەڵام
بەگشتی ڕەنگە مەسەلەن کەسێک لە ناگۆڕانە بێتە پێشەوە بتوانێت گۆڕانکاریە بکات شتێ بکات کە هیوادارم شتیوا شەر بێتە پێشەوە ڕووبادیانی چاوەڕێ و کەساکەن لەناوی بزوتنەوەی گۆڕان بێتە پێشەوە کەسێکی دیاریکراو هەیە؟ نەخێر نە من کەس چاوەڕێ کەس ناکەم بەڵام من ینی جاری وایە ئەشێت ینی مەسەن هاتنەوەی بەڵێ نەخێر من چاوەڕێ کەس ناکەم. بەڵێ بەڕێز بابەکردڕێی گۆڕانخواز و ڕۆشنبیر سوپاس دەکەین کە لە سلێمانی و ڕاستەوخۆ لەگەڵمان بووی سوپاس بۆ شرۆڤەکان و لێکدانەوەکانە باسی ڕۆژ کۆتایی هات ئێوە شەشاد.